سڵاو خۆشەویستان، من مامۆستا بازیانم، ڕاوێژکار لە ڕێنمایی و پەروەردەی دەرونی. خۆشحاڵم لەوەی کە لە بابەتێکی نوێ یاخولێکی نوێ لەگەڵتانم بە ناویشانی چۆن ئێمە ببینە بەڕێوەبەری ئامانجەکانی خۆمان. ئەزیزان، خۆی ئامانج یەکێکە لە بابەتە سەرەکیەکانی ژیانی ئێمە. زۆر گرنگە ئێمە لە استراتیژیەتەکانی چۆنێتی بەڕێوەبردنی ئامانج بزانین هەر بەڕاستی ئامانج چ گرنگێکیە. هەر مرۆڤێک ئەگەر بیەوە لە ژیاندا سەرکەوتوو بێت هەرگیز نابێت بەبێ ئامانج بژێ. ئێمە دوو جۆر مرۆڤمانەیان، ئەوە تا مرۆڤانێکمانێ ئاگدارن بە ئامانجەکانیان یاخود ئاگدار نین بە ئامانجەکانیان. خۆش بە حاڵ بۆ کەسانێک کە ئاگدارن لەوەی کە بۆچی ئەشێ یاخود چ ئامانجێکیان هەیە لە ژیاندا. ئێمە گەر نمونەیەکی بچووک بێنینەوە، بۆ نمونە مرۆڤێک بێنەوە لە ناوەڕاستی چەقی دەریایەک دادناوە، هیچ لایەکی لێ دیار نییە، هاوکات نازانێت بەرەو چه ئاراستەیەک دەڕوات و قیبلەن ماشی لا نییە. ئەو کاتە ئەو مرۆڤە ئەبێت خۆی بە تەمای شەپۆلەکان بکات بەرەو ئاراستەیەکی بێت. بەڵام هەمان شێوە ئەگەر مرۆڤێک هەبێت کاپتنی کەشتیەک بێت و قیبلەن مایلا بێت و ئاراستەی ئەوەش بزانێت بەرەو چێ دەڕوا، بەدڵنیاییەوە کەسێکی بەهێزە و کەسێکی خاوەن ئیرادی و ئەشزانێ بەرەو کوێ ئەڕوات. چاوەڕێ ئەوە ناکات ئیتر لە کەنارێک بنیشێتەوە، بەڵکو ئەزانێت ئاراستی ئەو کوێ و بەرەو کوێش دەڕوا. بۆیە بە کاتێکی کەمتر و بەرەو ئەو شوێنەش دەڕوا کە مەبەستێتی بڕوا. ئێمە ئەگەر پێناسیەک بۆ ئامانج بکەین، ئامانج بریتیە لە شتێکی دوورە دەست ئەی بینم و بەرەو ڕووی ئەچم، لەگەڵ هەر نزیک بوونەوەیەک ئامادە و ئامادەتر دەبم. بۆ نمونە ئەگەر نمونە بێنینەوە لەسەر فێرخوازێکی پۆلی 12، ئەگەر ئامانجەکەی خۆی بە شێوەیەکی ڕوون لێی دیار بێت و بزانێت بەرەو کوێ دەڕوات، بەدڵنیاییەوە ئەو زیاتر وەکو فێرخوازێک زاڵ دەبێت بەسەر بربەستەکاندەوە، ئەتوان ئامانجەکەی خۆی لێ دیارە، ئەزانێت بەرەو کوێ ڕوات. بۆیە هەر کاتێک کە نزیکترە بێتەوە لە مانگەکانی کۆتایی ئەنجامدانی تاقیکردنەوەی ئەزمونە گشتیەکان ئامادەتر و ئامادەتر دەبێت و زیاتر کات تەرخان دەکات. بۆ نمونە سەرەتا لەوەی 3 کاتژمێر 4 کاتژمێر ڕۆژانە بخوێنێت، دوای ئەوەی کاتە 7 کاتژمێر، دوای ئەوە دەگاتە ئەوەی کە ڕۆژانە 15 کاتژمێر لە ڕۆژێکدا بخوێنێت، کەواتە لەگەڵ هەر نزیک بوونەیەک ئامادەتر و ئامادەتر دەبێت. قسەیەکمان هەیە ئەڵێ خۆت بگەینە سەدا سەیلوتکە. ئەمە توێژینەوەیەکە لە ساڵی 1970 لە وڵاتی ئەمریکا ئەنجامدراوە لە زانکۆی هارڤارد. دوایەوە کە توێژینەوە لەسەر فێرخوازان دەکەن، پرسیاریانەوەی ئایا ئامانجی ڕوون و نووسراوت هەیە؟ 100 فێرخوازان ئەڵێن بەڵێ ئامانجەکانمان ڕوون و نووسراوە و ئێمە بەنووسین هەمانەوە، وەکو دیکۆمەنتارێک پێشانی ئەو کەسانی دەدەن کە توێژینەوەکە ئەنجام دەدەن. بەشێکی تریشیان کە ڕێژەی 113 ئامانجیان هەبوو بەڵام نەیان نووسیوەتەوە. هاوکات 184 فێرخوازانی تر هیچ ئامانجێکیان نەبوو، باوەڕیان بەوە نەبوو کە ئامانج گرنگێکی هەبێت لە ژیانی تاکدا. دوای 10 ساڵ هەمان توێژینەوە ئەو فێرخوازانیان دۆزیوەتەوە کە توێژینەوەیان لەسەر کردوون. ئەمانەی کە جێی سەرنجە 103 فێرخوازانەی کە ئامانجی ڕوون و نووسراویان هەبوو دۆزیانەوە لە پلەی هەر بەرزی بەڕێوەبردننی وڵاتدا بوو. هاوکات داهاتیان 10 هێندەی ئەو فێرخوازانە بوو کە 10 هێندەی 197 فێرخوازەکانی تر بوو. هاوکات ئەوانەی کە ڕێژەی 113 بوون کە ئامانجیان هەبوو بەڵام نەیان نووسیوە، داهاتیان 2 هێندەی 184 فێرخوازەکانی تر بوو. کاتەوە بەڵگەی لەسەرەوەی کە ئێمە کەسی سەرکەوتووە بێ ئامانجی هەبێت و هاوکات بە نووسراویش بێت و بزانێ هەر بەڕاستی بزانێت پێویستە چی لە ئامانجەکەی زیاد بکات، ڕۆژانە، مانگانە، ساڵانە، بۆ چیشی لێکەم بکات. ئەوەی کە گرنگی ئێمە بیزانین ئەوەیە کە ئێمە بەرهەمی بیر و باوەڕەکانی خۆمانی و دەبێت بزانین کە ئامانج ئەو بیر و باوەڕانە ئاراستە دەکات. ڕەنگە گرنگترین یاسای زەهن بیرکردنەوە بێت. لە یاسای باوەڕ دەڵێت مرۆڤ باوەڕی بە هەر شتێک بێت ئایندە شێر بۆ شێوەیە دەبێت. ئێمە لەوانەی دەرسەکانی تر بۆ نمونە لە وانەی ترکیزدا لە یەکێک لەوانەکان باسی ئەومان کرد کە ئێمە چەند قۆناغێکمان هەیە بۆی کە مرۆڤ بگاتە باوەڕەکانی.
مرۆڤ سەرەتا لە ڕێگەی هەستەکانەوە زانیاری وەردەگرن. ئەو زانیاریانە ئەبن بە بیر، ئەبن بە فکر، و دوای ئەو فکرانە گەشە دەکەن و ئەبن بە عەقڵ. واتە عەقڵ مرۆڤ لە سروشتەوە بەشێکی زۆری وەردەگرێت. لە سروشتەوە لە ڕێگەی ئەم هەستانەوە کە بەرکەوتنی هەیە، بۆ منە مناڵێک هەست بە ساری دەکات، هەست بە گەرمی کاتێک کە شتێک بەدەستەوە دەگرێت، هەست بە ساردەکەی دەکات، بە گەرمیەکەی دەکات، لەمسی دەکات، زانێت کە لووسیان زبرە، و کاتێکیشە بە زەویە هەست بە دەنگەکەی دەکات، ئیتر کاتێک دەمیرێت هەست بە تاماکەی دەکات. بۆ ئەمان هەموو بنە بە زانیاری و هەرێکێکیان لە شوێنێکی مێشکدا جێگیر دەبێت. ئەوانە ئەبن بە فکر، ئەبن بە بیرکردنەوە، دوای ئەوە لە ڕێگەی عەقڵ گەشە دەکات. دوای ئەوەی کە عەقڵ گەشەی کرد، ئیتر باوەڕەکان دروست دەبن. باوەڕ پلەیەک لە سوروی عەقڵە، واتە مرۆڤ دوای ئەوەی کە عەقڵی گەشە دەکات، باوەڕەکانی بۆ دروست دەبن. یەقینی دەبێت لەوەی کە چ شتێکە بێتە باوەڕ و چ شتێک لەلای ئەو باوەڕ نییە. لەویش گرنگتر هەیە قۆناغێک سەروترەکە پێی دەوترێت لە باوەڕ گرنگتر پێی دەوترێت بڕیاردان. مرۆڤ هەر کاتێک کە بڕیارێک دەدا لە دەرئەنجامی ئەو بڕیارە، ئەگەر ڕاست بێت دڵی پێخۆش دەبێت، ئەگەر زۆرجار بکەوێتە هەڵەوە ئیتر خەم و بەژارە و ناومێدی لەوێ تووشی دەبێت. ئینشاڵڵا بە وردی یانی ئیشەکانمان لەسەرەوەی کە چۆن واد لێ بکەین، بڕیارێکی دروست بدەیت و ئامانجێکی باش بۆ خۆت دەست نیشان بکەیت. ئەڵێ لە سەرەتاوە دەست پێ بکە و بەرپرسیارەتێکەشی بگرە ئەستۆ. زۆر گرنگە ئێمە هەوڵ بدەین سەرەتاوە بزانین هەر بەڕاستی چیمانەوێت، هەوڵ بدە ئامانجێکی خۆت دەست نیشان بکە و بزانە هەر بەڕاستی خۆی مرۆڤ ئەوە گرنگ نییە کە تۆیەک ئامانجت هەبێت. زۆر دەتوانی بەدەیان ئامانجت هەبێت و هەر هەمویان وردە وردە. ئێستا من ئەگەر پرسیارم لێ بکەیت لەوەیە لە قۆناغەکانی منداڵی بە سەدان ئامانجم هەبوو بێت، هەمووی بەنووسراوە، بەڵام بە تێپەڕبوونی کات ئەو ئامانجانە کەم دەبنەوە، وردە وردە بخوت دەبنەوە. یعنی دەگەیتە شتا سەرەکیەکە. گرنگ نییە لە سەرەتادایەک ئامانجت هەبێ و یەکتر تەنها لەسەوە ئامانجە بڕۆی. سەرەتا بەدەیان ئامانج دیاری بکە، وردە وردە هەر بەڕاستی بزانە کە بەشێک لە ئامانجەکان یەکتر نزیکن، بەشێکیان خۆیان دەبن بە یەک. و دوای ئەوەی کە تۆ ئامانجی خۆت دیاریکرد، یەکەم شت کە پێویستە ئەنجامی بدەیت بریتە لە دەستنیشانکردنی ئەوەی کە ئەمڕۆ پێویستە چ شتێکی بچووک ئەنجام بدەیت و بەردەوام بی تاکو و ڕۆژی گەیشتن بە ئامانج، و هەموو ڕۆژێک بەبێ دابڕان هەوڵ بدە بە باشترین تەرکیز و حەز و ئارەزوو ڕۆڕە قوڵایی و بەردەوام لەگەڵی بژی تا بەرواری گەیشتن بە ئامانجەکەت. ئەزانی دوای ئەوەی کە تۆ ئامانجت دیاری کرد و ڕۆژ بە ڕۆژ کارت لەسەر کرد، هەر بەڕاستیش تۆ شتێک دۆزەرەوە لەگەڵ حەز و ئارەزوو خولیاکانت بکونجی. وەکو ئەوەی کە ئابێلگدس ئەڵێ من شەیوا بۆ تا کاتژمێر 3 شەو لە کۆمپانیاکەم کارم کردووە، بێ بەرامبەر لە سەرەتا چەند ساڵی یەکەم هەر هیچ پارێکی زاحەتێکم نەبوو، بەڵام لەبەر ئەوەی حەز و خولیا و زەوق و سەلیقەم بۆ کارەکەم هەبوو، شەیوا بوو تا کاتژمێر 3 هەر هەستم نەدەکرد لەسەر کاردام. بەشێک لە ڕەفیقەکانم ئاگاداریان دەکردویان، گوت بێلگدس تۆ دەبی بەیانی سەعات 7 لەسەر کارەکەت ئامادە بی، ڕۆ پشوێ گوەربگرە، تۆ بێ ئاوا گڕوتینت هەبێ بۆ ئامانجەکەت بۆ کارەکەت ئەوەی کە حەزت بێتی. چەند خاڵێکمان هەیە، خاڵەکانیش تایبەتە بەو کەسانی کە ئامانجدارن. ئایا مرۆڤی ئامانجدار دەبێت چ تایبەتمەندیەکی هەبێ، یاخود چ تایبەتخەوەری چ تایبەتمەندیەک؟ ئەوانەی کە ئامانجیان یەکەم سەلامەتتر و دڵخۆشترن. دڵنیا بە لەوەی کە مرۆڤی ئامانجدار کەسانی زۆر سەلامەتن، زۆر دڵخۆشیشن، دڵیان بۆ خۆشەکات لە کێشیان نییە لە دەوروبەریان چ دەگوزارێت، هەیەی نییە. ئەوان وێڵم بە دوای ئەنجامداری ئامانجەکەی خۆیانەوە، کێشیان نییە لە ناو کۆمەڵگاتی ئەگوزارێ و خەڵک سەرقاڵی ئەوە نابن کە لە تۆڕە کۆمەڵایەتەکان باسی چییە و ئیقبال باسی دەکا و ئەوە نازانم چییە ئەوە چییە و خۆیان لەو کێشانە بە دوور دەکرن. ئەو خاڵێکی تریش ئامانجەکانیان یارمەتیان دەدات لە کاتی شکست لە نێوان خراپەکان باشترین هەڵبژێرن و هەستنەوە. ئەوەستمان چیە؟ بۆ نمونە مرۆڤ بەردەوام دەبێت بەڕووی ئەوە بێتەوە کە ڕۆژێک لە ڕۆژان شکست دەهێنێت. ئەوەی کە گرنگە ئەمە هەوڵ بدەین لە نێوان شکستەکان، لە نێوان خراپەکان یەکێک لەو خراپانە هەڵبژێرین کە کەمترین کاریگەری خراپی لەسەر ئێمە دەبێت. بۆ مرۆڤی خاوەن ئامانج لەمە لە هەڵبژاردن باشترە لە کەسێک کە ئامانجدار دەبێت. خاڵی سێم کەسانی ئامانجدار لێبوردە و سەخین، چونکە ئەگەر کێشە دروست بکەن خۆیان بە قسەی ئەو خەریک دەکەن و لە ئامانجەکانیشان دوور دەکەونەوە. یعنی مەبەستمان چیە لەوە؟ بەردەوام لە خەڵک خۆش دەبن، بەردەوام کە کێشەیەکیان هەبێ لەگەڵ خەڵک ئەوان تەنەزول دەکەن، دەڵێ بۆ بورە کاکە ئێمە داوای لێبوردن لە تۆ دەکەین، بۆ بورە ئێمە لەوەی هەڵەکەم. ئەگەر ئەوانیش هەڵە نەبن، بۆەوەی کە تااقەتی وایە نییە خۆیان بە کێشەی خەڵکەوە خەریککەن، وەرە بزین خەتای تۆ خەتای منە و خەتای تۆ، ئەزانن لەو وەزعەدا
کاتیان بە فیڕۆ دەچێت و هاوکات لە ئامانجە سەرەکیەکانیشان توور دەکەون. ئەو توانای بەرگەگرتن و بەردەوامیان هەیە چونکە ئەزانێ چی دەوێت. بەرگەگرتن و بەردەوامی مەوەستمان چییە؟ هەر بە هەمان شێوە نمونە لە سەفێرخوازی پۆلی 12 بینینەوە سیرکە 9 مانگان دەخوێنێ هەموو ڕۆژێ 3 سعات 4 سعات 5 سعات دوای ئەو وردە بەردەوامیەکە نەکات بەردەوام بێ بەڵکو کاتەکەی زیاتریش دەکات. من یەکێک لەو نمونانەی کە هەر لە توێژینەوەی کتێبەکەمدا ئاماژەم پێکردو فێرخوازێکە بەناوی ئاسیا ساڵح ئەڵێ مامۆستا من لە سەرەتا دەستم پێکرد بە 4-5 کاتژمێر بەڵام ئەڵێ کاتێک کە من لە کەرنەڤاڵێک دانیشتمەوە کەرنەڤاڵە باسی قوتابی سەرکەوتوەکانی دەکردەوانێک کە یەکەمی سەر ئاستی هەرێم بوون ئەڵێ لەم بینینی ئەم دیمەنە تراژیدیا شتێک بە خەیاڵی من داهات ئەگەر من ساڵی داهاتوو لە جێ ئەوانە خەڵات بکرێم وەزیری پەروەردە خەڵاتم بکات ئایا چی دەبێت ئایا دەگونجێ هەر بەڕاستی من دەتوانم ئەوە بکەم ئەڵێ ئەم بیرۆکەیە هات بە مێشکما هەر کاتێک کە دەستم دەکرد بە خوێندن لە یەکەم ڕۆژیەوە کە دەستم پێکرد تا ڕۆژەکانی کۆتایی ئەو وێنەم دێنایە بەرچاوی خۆم کە من لەلایەن وەزیری پەروەردەوە خەڵاتی ئەوم پێدەدرێت کە یەکەکەم لە یەکەمەکانی سەر ئاستی هەرێم ئەڵێ ئەم دیمەنە بوو بۆی کە من ڕۆژانە سەرەتاوە 3 ساعت بخوێنم و 5 ساعت بگەم ئەوەی کە ڕۆژانە 16 ساعت لە ڕۆژێکدا بخوێنم دوای ئەوەش هەمان ئەو وێنەی کە پێشتر دەمدیت توانیم ببمە یەکێک لە دیەکەمەکەی سەر ئاستی هەرێم لە نێوان 126,000 فێرخواز کاتە قوتابیانی خاوەن ئامانج ئەوانەی کە ئامانجدارن توانای بەرگەگرتن و بەردەوامیان هەیە ئەوەش زانن چیان بێت و هاوکات توانای ئەویان هەیە لەگەڵ هەموو بارودۆخێکدا بارودۆخ و ژینگەیەک و کێشەیەکدا خۆیان بگونجێنن ئەگەر شتێکی ژمێشیان سەرقاڵ بکات ئەوان هەوڵ دەدەن هەر خۆیان لەگەڵ شتەکە بگونجێن و هەوڵ دەدەن لەگەڵ ئەو کێشانەی کە بۆیان دروست دەبێت و بەسەریاندا کەڵەکە دەبێت بەردەوام خۆ بە دوور بگرن لەو شتانە و دەزانن لەوەی کە ئەگەر ڕۆژێک ئەو کێشانە بەسەریاندا زاڵ دەبن وردە کاری